ئەزیزانی نارتی بانیتان باش من سەردەش غەفور بە خۆشحاڵی و ئەمڕۆ لە بڕیەکی نوێی هۆشایی تەندروستیە لەگەڵتانە بم ئەمڕۆ لە نەخۆشخانەی منداڵانی فێرکاری سلێمانیەوە با بزانین لە نەخۆشخانەی منداڵانی فێرکاری سلێمانیدا چی ئەگوزارێت. بۆ نمونە باسی ئەو نەخۆشانەکەین کە لە منداڵاندا هەیە باوە لە مۆرزەی سەرمایە یان بەشێکی تەواریتایە ئەو بەشەی تەواری ئیشان چیە و چۆن چۆنی مامەڵە لەگەڵ نەخۆشەکاندا ئەکەن بە تایبەتی منداڵ وهروەها باس لەسەر یەکەیەکی کەی ئەەکەین کە یەکەی ڕاوێژکاریە با بزانین چییە و بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بڕگەیە لەگەڵ دکتۆری پسپۆردا قسە دەکەین فەرمو لەگەڵمان بن. کاکتۆر ئەم کاتت باش. سپاس. ئەکرێ پێمان بڵێ نەخۆشخانەی منداڵان و بەشی تەواری منداڵان ئیشی شێ؟ ڕاستی بێ نەخۆشخانەی مناڵان ئێمە تەنها نەخۆشخانەی لە سلێمانیە کە هەموو مناڵانی شاری سلێمانی وەرەگرین و لێرە چەند بەشێکمان هەیە. بەشی سەرەکیمان بەشی تەواریە تووپڕیە کە هەژ نەخۆشێک وەزێکی تووپڕی بەسەردا بێ ڕاستە نیە سەردانی ئێرە ئاکات و لێرە من حەزەکەم بە خەڵکیش بڵێم کە بەشی تووپڕی کراوەیە جیاوازە لە بەشی ئاوتپێشن استشاری ئەو دی و ئەو نەخۆشانە ئەتوانن یەکسەر بێن بۆ ئێرە پێیز بۆ ناکە بچنە بەشی استشاریەکە چکە بەشێکی ترمان هەیە بەشی ئاوتپێشن تا ئەوش لەو دیوەیە هەرسەر بە ئێمەیە ئەوێ خەڵک چاوەڕێیەکە ساعتێ 2 ساعت جایوا 3 ساعت بۆی نەخۆشیەکی هەبێ عیلاجی بۆ نووسن و دەرەکرێت. لەبەرەوە بەشی تووپڕی دایمە کراوەیە و نەخۆش دەتوانێت مستەمر بێ بۆ ئێرە ئەگەر لێرە داخڵبوونی بێت داغڵ یەکەن ئەگەر داخڵبوونی نەویست عادەن نەخۆشەکە سوپ و پێویستەکە لەو دیوە عیلاجۆ دەگرێت چێتە ماڵەوە. چەند بەشێکی ترمان هەیە وەکو بەشی دڵمان هەیە لێرە کە بەشی ئیکۆیتی ئاکرێ بۆ مناڵان بەشی عینایەمان هەیە کامی بە چەند مەشاکیلێکەوە بەس بە خۆشبەختیەوە کە کراوەتەوە و بەشی مناڵی نەبەکانمان هەیە ئەو مناڵانەی لە پێسی ڕۆژەوە کە ئەوش چەند مەشاکیلێکمان هەبوو. مناڵی نەبەکان بەشی خوددەجە کە مەش بەشێکی گەورەیە لە هەموو خەسخانەکانی جیهانە کە لەو بەشەدا مناڵی نەبەکام شوشە 30 ڕۆژ کەمتر بە داغڵە بێ بەداخۆ مەشاکی زۆر گەورەمان هەبوو کە شوێنەکەی زۆر ئەمەش ئەم شوێنی ئەمە بینی زۆر کۆنە خۆی بۆ زەراع کراوە ئێسان بەکارین ئەو شوێنە لەمەش خراپتر بوو بەس خۆشبەختانە ئیشەڵات تەسۆرەکەین لە ماوەی چەند هەفتەیەکی تر بیگەیستنەوە بۆ شار ئەویش ئەو مشکلەمان حل بێت. نەخۆشەکانی مناڵان ئاتەن زۆربەی ئەو شتانی کە لە پڕ دروست دەبێت و زەختە خاتە سەر ئەمە پێی وەرزەگۆڕێ لەم وەرزە ئیلتیهاباتی قەساباتە کە زەختێکی زۆرە خاتە سەر نەخۆشخانەکەمان ئەویش بەوەی کە لە پڕ ژمارەیەکی زۆر لە مناڵ تووشی قەسەباتە بێ و هەموو کەسێکە داغڵە بێت چەند ڕۆژێکی لە خەسخانەیە و ئەمە خۆمان شوێنەکەمان کەمە زەختێکی زۆرێتە سەرمان وامان لێ کاکە جان نەخۆش لەسەر عەرزەکە بخەوێت ئێمە لە وڵانین کە شوێنی ترمان دەستکرێت دایما. بۆ نمونە چەند قاوش پێکاتوە خەسخانەی مناڵان پێکاتوە لە چەند بەشێک ئەمە بەشی کتوپڕیە لەسەرەوە 4 قاتی ترمان هەیە کە بەشی وحدەکانە بەشی نەبەکانمان هەیە بەشی کۆندامی هەرسمان هەیە بەشی دڵمانی شەیە زۆربەی ئەو نەخۆشانی کێن ئەم خەسخانەی و چەند ڕۆژەکە بێنەوە بەڕاستی بە خۆپاراست نەتوانێت چارەسەر بکرێت یعنی بەداخەوە کە چتە وڵاتێکی پێشکەوتوسەیەکی شارێکی وەکو دووەنی سلێمانی گەورەی ژماری خەسخانە ئەو نەخۆشانی داغڵە بن ڕوحێکی ێرەش نییە چکە لێ خۆپاراستن زۆربەی ئەو نەخۆشانە مناڵم هەموو نەخۆشێک بەس لە سان و پێنج و نەخۆشانەی کە لەم وەرزە داغڵە بن بە خۆپاراستنە خۆپاراستنەکە زۆر وەسیتە ئەگەر یەکێک پەتای هەبوو بە سەردانی کەسوکاری خۆی نەکە سەردانی ماڵی خاڵی نەکە زامی گەورە نابێ مناڵ ماچ بکات چکە گەر مناڵی زامەکە نەخۆشیش نەبێ لە ناو دەمی هەر ڤایرەس هەیە ئەبێ لە ژوورێکا کە کۆبووینەوە یەکێکمان پەتای هەبوو یا تازە سەرمای ببوو عیب نییە گەر هینە بەدەمیەوە بەستێت شتێ بەدەمیەوە بەستێت بۆی کەسەکانی نزیک خۆی توش نەکات و لەم کاتەشا تۆقە و ئەوانە کەم کرێتەوە بەڕاستی بەو چەند خاڵە بچووکە دەسۆرەکان لە سایە هەشتای ئەو نەخۆشانەی کە بە قەسەبات داغڵە بن کەمە بێتەوە ولا نسبەی بەت نیش کەمە بێتەوە چکە بەڕاستی باغنیایەکی بچووکە ئەو نەخۆشی کای بینی لەو عینایە کەوتووە 2 هەفتەیە دەرزی وەرەگرێ گیانەیە لە ماچکردنێکەوە توش بووە لە تەوقەکردنێکەوە یان لە پڕ دایکی شتێتی بێتێ دەرەوە بۆ پیاسەیە بدێتی بۆ ماڵی کەسوکاتی خۆی سەرمالی یاوە لەبەرەوە هیوادانی خەڵک زۆر زۆر چاکە دوکتۆر شتێکی نهاییت هەبێ بۆ ئێمە وڵی بەڕاستی ئەمە ئەومانەیەڵین شوێنێکی خەسخانەی مناڵان بەڕاستی شوێنێکی کۆنمان هەیە و خۆشبەختانە خەسخانەیەک دروستکرا بە زۆر چەند ساڵێکە بۆ ئێمە قێرانەوە وەساوە و هیوادانی کە حکومەت شەن شوێنێکی تازان بۆ دابینکە وە گرێژ ما بەس لە تەنها حکومەت نییە ڕاست ئەرکی حکومەتە کۆمپانیا و شتەکانی ژنای بەڕاستی ئێمە سپاسی بەعزێ کۆمپانیایەکی کە بەشی تازان بۆ کردینێتەوە بەعزێ کۆمپانیای تریژێ بەداخەوە هیچ پارەیەکی زۆری شیە هیچ ناکات بۆ قوتای حکومەت ئێمە داواکارین بە کۆمپانیایی کە دەسڵاتیان هەیە بە حکومەت وەزی ئەم خەسخانەیە باش بکەن چکە بەڕاستی خەسخانەیەکی کۆنە و لۆدێکی زۆرمانە سەرە بە تایبەتی ئەم ماوەیە کە ئێمە خۆمان جاران وەسەمان خراپ و ئێساسەکەین لە دوو نەخۆشێکی عەرەبیش داغڵە بێت کە بەڕاستی ئەمەمی دەرمانی بردووە شوێنی بردووە دەرمانمان کەم بووەتەوە شوێن نەماوە خەڵک لەسەر عەرزەخەوێ جاری وایە
بەڵێ دکتۆر گیان زۆر سپاس دەکەین بۆ زانیارە بە پێزانی کە بێمە بیرانان هێناوەتی بەخشی زۆر سپاس ئەزیزان لەگەڵمانە من ئەزیزانی هێنارتی ئێستا ئێمە لە نێو ڕاوێژکاری مناڵان داین با بزانین لەم بەشەی مناڵاندا چییە گوزارێت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە ئێستا لەگەڵ دکتۆر هێرش هەمەڕەوفدا قسە ئەەکەین بۆ زانیاری زیاتر فەرمو لەگەڵمان دکتۆرم کاتت باش باش سپاس ئەکرێ پێمان بڵێت ئەم بەشە ئیشی چییە و ئەم خەرباڵخە چیە بەڕاستی بەڵێ ئەم بەشە بەشی ڕاوێژکاری مناڵانە سەر بە نەخۆشخانەی مناڵان ئەمە لێرەدا بەڕاستی هەست نەخۆشێک خۆی وا پێویستە ئەو نەخۆشخانەی زۆر پێویستن بێن لێرە 24 ساعت کراوەیە دایمە دەرگای کراوەیە نەخۆشیە لێرە ئەگەر عیلاج وەرگریە بام بەداخۆ ئێرەش وەک سەرەکەی قەڵباغێکی زۆر هەیە کە ئێستا زۆر قەڵباغ نییە وازە کاتی تریشەوە چکە خەڵکەکە نازان ئیشی ڕاستی ئێرە چییە بەڕاستی تۆ ئەگەر لە سلێمانی لە کارەزەوشکیان لە بەکرەجووی هەڵامەتێکی بەسیتی هەیە پێویست ناکا بی بوێرە لەوێ مەرکەز سەحی هەیە مەڵبەندی تەندروستی هەیە و دکتۆر دانیشی عیلاجێکە ئەتوانێت هەر لێوێ عیلاجە گۆی بگرێت ئەگەر چاک نەبوو بە 4 ڕۆژن جا سەردانی ئێرەکە بام بەداخۆ زۆر جار من لێرە دانیشم سەرەکەم نەخۆشە لە عربەتەوە هاتوو بوێرە لە وڵات هاتوون بوێرەی لە عربەت چاسەر نەکردنەوە وڵات سەردانی کەسم نەکردووە ئەمە لە کردووە کە خەڵکێکی زۆرێتە سەر ئێرە ئەمەش لۆ دروستەکە قەرەباغێکی زۆری دروست کردووە ئێمە بەیانیان توانامان هەیە ئەم شوێنە توانای هەیە 180 نەخۆش بینێ جایوا 250 نەخۆش ڕوومان تێکە 70 نەخۆشی زیاتر توانای خۆمان ئەبێ بمێننەوە جایوا دەنگدەنگ دروستە بێت بەڕاستی سەبی ڕئیسی ئەوەیە کە خەڵکەکە هۆشایی تەندروستیی نییە کە ئەمە هەموو کەس بۆ هەڵامەتێکی بەسیط پێویست ناکە بێتە خەسخانەی مناڵان هاتنی بۆ ئێرە خۆی لە خۆیان قەرەباڵغێکە لەوانێت تووشی نەخۆشی درێکە لەبەرەوە پێویستە ئەگەر شتێکە بەسیط بێت توانین سەردانی مەرکەز سەحیی لای خۆتان بکەیت ئەگەر عیلاج وەرگرت و ڕۆژێ دوو ڕۆژ بەرەو باشینە ئەو کاتە سەردانی ئێرەکەی بە نقطەیەکی تریش کەس پێویستە بێرە خەبزانێ ئەمە بەشی ڕاوێژکاریە بەشی تەواوی نییە یعنی ئەگەر مناڵێک گەشتکەلیە مناڵە ببورێتەوە مناڵێک شتێکی کتوپڕی بەسرا بێت و یەکسەر پێویستی بە داغڵبوون بێ پێویست ناکە سەردانی ئێرە بکە چکە لێرە سەرێ نظامی سەرێ و هەموو کەس جایوا 2 ساعت دەبێ بوەسێ ئەتوانێت سەردانی بەشی کتوپڕی ئەو دیو بکە نەخۆشخانەی مناڵان لەوێ ئیبینن زانیان داخل بێت داخلێکن داخل نەبوو ئەنجا کاتێت ئێرە سەرەکە هەڵگرێت بەڵێ وا دیارە خەڵکی بۆی کە من بینی بێتم لێرە زۆربەی خەڵکی خواروون ناوڕاستی عێراقن بوانە دەوروبەر ئایا ئەو لۆدە زۆرە لەسەرەوە دروست ناکات لە سەرمانەوە لەسەر قاوشەکان زۆرە زەرە دروست ناکات بەڕاستی قەیکە خزمە گوزارەکەمان پەکە خات چکە بەڕاستی خۆی لە خۆیان پێشەم ئەزمی و پێش بوونی لاجە پارە هەبوو ئێمە شتمان نەکرد بۆ خەسخانە ساڵانە 700 میلیۆن دینار خەرجەکە بۆ خەسخانەی مناڵان ژماری قاوشەکان ئێمە بڵین 400 بێدمانێ بە هەموو بەشەکان و 350 بۆ 400 بێدا بە حاڵ تەحمل یەکرد قەرەباڵغی دروستە بوو ئێستا سێکین وەکوە خەسخانەکە بە دوو شات لە چوار نەخۆشێکی باشوورێکە بەداقیشەوە نە هیچیان بۆ نەکراوە نە WHO هاتوو یارمەتیمان بە نە دەرمانی زیان بۆ دابین کراوە ئەو پارەی جیهانیش نەماوە یعنی پارەکەش کەم بۆتەوە شوێنەکەش هەر خراپتر بووە چکە خەدەماتی چاکردنەوەمان نەماوە 2 ساڵە لەسەر ئەوەشەوە ژماری داخڵبوون و هاتنی ئێرە 2 نەزەی کردووە ئەتر بێت تەسۆرکەی کاریگەری چنە بێت لەسەر خزمەت گوزاریەکانمان یعنی وا بیستوماڵێن خەڵک لەسەر لەناو قاوشەکانە زۆر زۆر جێگەن نییە ئەو بەشی تاریکە چین ئێمە هەمووی 5 ژوور 6 ژوورە یعنی جێگای 40 کەسە بێتەوە ئەو 40 کەسە لەوانەیە جانان خەڵکی سلێمانی جێبوو بەس ئێستا خەڵکی باشووری جاتووە ئەوێ بە 60 چی لێ ئەەکەی من پێرە سەردانم کرد خەسخانەی مناڵان تقریبا 50 کەس لەسەر و بێدەکانەوە خەڵکی تیا بوو ئەمە چۆن حلەکەی یعنی وەنمونە ینی داواکاریتان چییە ینی داواکاریمان ئەوەیە کە تۆزێ وەزێکی تایبەتە خەسخانەی مناڵان بەڕاستی مناڵ هەقە خزمەتی زیاتر بکرێت هەوڵێ بن ئەو مەشروعی کە هەیە ئەو خەسخانەیەکە لە قلگەوە ساوە و بیناکە دروستکا پاڵێک بنێن پارێکی تایبەتی بۆ دامنێن یەکتر حکومەت و کۆمپانیاکان بێ کۆشتێکمان بۆ بکەن بەشمول بکرێتە ئیش کەگەرەوەیش سەد بێت جیا بێتەوە شوێنی سە کەسی تر تەسەوەرەکەم بۆ چەند ساڵێک مشکلی مناڵان حل کات زۆر سپاس بۆ دکتۆر هێرش هەمەڕەوف کە لەگەڵمان بوو ئەزیزانی ئێنارتی لێرەدا کۆتاییمان هێنا بەم بەرگە گرنگەی وەشایی تەندروستی هیوادارم بێتە هۆی سودمەندی بۆ ئێوەی بەڕێز و بینەران هەتا بەرگەیەکی کە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەشادن.